بەناوی خودای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاچی ئەڵڵا، ئەو میهرەبانەی، ئەو خوای عەزیمەی کە ساحیبی هەموو ناز و نیعمەتەکانە. هەزاران هەزار حەمد و سەنا و سپاس بۆ زاتی پاکت یا ئەڵڵا. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو تاجی سەرمان، تکاکاری ڕۆژی مەحشەرمان، محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی، و لەسەر ئالی پاکانی، و لەسەر شوێن کەوتوان و عاشقانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، خۆشحاڵم ئەمڕۆکەش بە خزمەتتان دەگەمەوە لە بەرنامەکەی خۆتان سەرمەشقان. خۆشەویستان، ئەوڕۆ ئەتان بەمە مۆریتانیا. لە جنوبی مۆریتانیا قەبیلەیەکی زۆر گەورە هەنا کە ناویان سەنهازە، سەنهازیەکان. ئەم قەبیلەیە بەشێکن لە بەربەرەکان. لە مێژە ئەوانە مسلمان بوونە، هەر ئەو وەختی کە عوقبەی کوڕی نافع فەتحی شیمالی ئەفریقیای کرد، ئەوانە هەموو بوون بە مسلمان. بەڵام پاش ئەوەی کە دوور کەوتنەوە لە وەحی خوا، دوور کەوتنەوە لە شەریعەتی ئیسلام، و عولەما و زانا و داناشیان زۆر کەم ببوو لە ناویان، بەڕاستی لە سەجادەی حەقی ئیسلام زۆریان لادا بوو. خۆیان لەبیر کردبوو خەریکی قەبران بوون، هاواریان، نزایان، پارانەوەیان، هەر شتێکیان داوا دەکرد هەمویان لە قەبر داوا دەکرد. ئەو خوای عەزیمە، ئەو دەسەڵاتدارە، ئەو میهرەبانە، ئەو مەلیکولمولوکەیان لەبیر کردبوو، ئەچوونە گشت قەبر و قەبرستان، داوای هەموو شتێکیان لە قەبرەکان ئەکرد. داوای منداڵیان ئەکرد، داوای ڕزقیان دەکرد، داوای شیفایان دەکرد، نازانم داوای هەموو شتێکیان سوبحان الله لە قەبرەکان دەکرد. سەرباری ئەوەش زۆر بێدینی و زۆر خراپەکاریشیان لە ناو بەرپا ببوو. ئارەقیان دەخوارد، حتا زینا حەدیث وەلا حەرەج، زۆر بە حەدێک زینایان لە ناو بڵا ببەوە. چ زینایەک حتا جیران دەچۆ گشت خێزانی جیرانی خۆی کابرا قسەی نەدەکرد. زۆری پێ ئیعتیادی بوو کە ئەم جیرانە بچێ لەگەر ژنی ئەم جیرانە پێکەوە کاری ناپەسەند بکەن. بێزگە لەوەی کە گۆشتی بەراز مسلماتی دینی ئیسلامە کە حرامە خواردنی، ئەوان گۆشتی بەرازیشیان دەخوارد. جا کوشتار، فەسادی، بێسەروبەری بەڕاستی ئەو قەومەی تەنی بووە. سوبحان الله، یەک لەو مامۆستا بەرز و ڕێک و پێکانەی کە لێ بوو، ناوی یەحیای کوڕی ئیبراهیمی جودالی بوو. تەوان قەبیلەیەکی لێیە، ینی هۆزێکی لێ پێ ئەو هۆزە پێ دەرن جودالە. ئەو یەحیای کوڕی ئیبراهیمی جودالی شێخێکی مبارەک بوو، عالمێک بوو، بەڵام بەڕاستی بەتەنیا هیچ دەرەقەتی ئەو قەومەی نەداهات. ئەو قەومە هیچ گوێیان نەدەدا ئەو مامۆستایە، هیچ ئەسڵان بەجێیان نەدەکرد. ساڵێکیان سەفەری حەجی کرد، چۆوە حەج. پاش ئەوەی کە حەجەکەی تەواو کرد، گەڕاوە تونس، لە خاچی حیجاز هاتەوە تونس. لە تونس سەردانی جامیعەی قەیڕەوانی کرد، لەوێندەر
لە قەیڕەوان کە عولەما و زانا و دانای زۆری لێنە. لەوێ باسی حاڵ و باڵی هۆزەکانی خۆی و قەبیلەکانی بەربەری سەنهاجەکانی کرد و باسی قەبیلەی بە تایبەتی جودالەی خۆی کرد کە چیان بەسەرهاتووە چەندە بێ دین و دوور دین بوونە و چەندە بێشەرعی و کاری ناپەسەندیان لەناو زۆر بوونە. ئەوانی زانا و دانایەکانی قەیڕەوان شێخێکی مبارەک و زانا و دانایەکیان لەگەڵ ڕەوان کرد کە ناوی عەبدوڵڵای کوڕی یاسین بوو. شێخ عەبدوڵڵای کوڕی یاسین لەگەر شێخ یەحیای کوڕی ئیبراهیم هەردووکیان هاتن بەرەو ئەو قەومە و ئەو شوێنەی کەوە شێخ یەحیای کوڕی ئیبراهیم لێیتی. تەبان شێخ عەبدوڵڵای کوڕی یاسین دەستی بە دەعوە کرد، دەستی بە ئامۆژگاری کرد، دەستی بە بانکردنی خەڵک کرد بۆ لای خوا کە واز لە کاری خراپ بێنن، واز لەو قەبر و قوبورانە بێنن، واز لە ئارە خواردن و زینا و بەراز خواردن بێنن، بەڵام بەڕاستی ئەوان بە هیچ شێوەیەک بەجێیان نەدەکرد. زۆری حەوڵدا لەگەڵیان، زۆری لەگەر ئەو قەومە ماندی بوو، بەڵام بەداخەوە ئەوان ڕۆژێکیان زۆریان لە شێخ عەبدوڵڵادا، زۆریشیان لێدا و هەموو ماڵیشان ئاگر تێبەردا و پێشیان گوت ئەگەر دادەنیشی باشە بەبێ دەنجی، ئەگەر نا جاری دووەم ئەتکوژین. و پاشان چوونە لای شێخ یەحیای کوڕی ئیبراهیم و پێیان گوت بەس پشتیوانی ئەو کابرایە بکەی، بەس بڵێ من دیفاعی لێ دەکەم ئەتوش دەکوژین و ماڵی توش دەسووتێنین. ئیتر بەڕاستی هیچ عیلاجیان نەبە. شێخ یەحیا خۆی کرد و بێدەنگ بوو لە ماڵی خۆی بەس نەیکوژن و نەیسووتێنن. و پاشانیش شێخ عەبدوڵڵای کوڕی یاسین ماوە چ بکات یا ڕەب، چ بکات لەگەر ئەو قەومەی؟ ئایا بەجێیان بێت و بستەوە تونس کە وڵاتی خۆی سەد قات خۆشترە لەو سەحرایە و لەناو ئەو گەرمەسێن و ناڕەحەتیەی کە تونس بەڕاستی وڵاتێکی خۆش و شاخاوی و زۆر مەسایفە، یاخۆت چیان لێ بکاتن یا ڕەب؟ ئەگە بەرەو شیمال دەڕوات و ئەچێتن بۆ تونس، ئەوە دەستەوە ناو کەس و کار و ناو جەماعەت و ناو عولەما و زانا و دانای خۆی. ئەگەر بەرەو جنوبیش بڕوا ئەوە ئەبێ بچیتە سەنغال. ئەو کابرای بڕیاریدا گوتی من بەجێیان ناهێڵم، بەڵام چ دەکەم لێیان دوور ئەکەومەوە و ئەبێ خوتەیەکیان بۆ دانێم کە بەڕاستی ئەوانە بگەڕێنەوە سەر دینی خوای. سبحان الله، هیمەتی ئەو پیاوە تەمەشاکەن، غیرەت و شەهامەتی ئەو پیاوە بەڕاستی ڕێی پێغەمبەرانی هەربژار. نەیگوت دەکەیفی خۆیتیان ملیان بشتێ ئەوە بەجێم ناکەن، تازە چ لێیاندا ماڵیان سووتاندەم، هیچ عوزرم هیچ شتێکم نەما، خۆش عوزرم قبول دەکە و ڕاست بەجێیان بێنی و بڕواتە. نەخێر، هەستا بەرەو جنوبی مۆریتانیا کە سەنیغاڵ لەوێندەرە پەڕیەوە لە ئاوی سەنیغاڵ و چۆ ئەو بەری لەوێندەر بە خۆی کوخێکی دروست کرد، کوخێکی وچکۆکە و ژیانی خۆی لەوێندەر بردەسەر بە خۆی و بە ماڵ و منداڵی. ماوەیەک لەوێ ماوە پاشان نامەیەکی نووسی لۆ هەندێک لە گەنج و شەبابە باشەکانی عەشیرەت و قەبیلەی جودالە. لەوێندەر لە بۆی نووسین پێم ئەمن لە فلانە شوێنیمە، حەز دەکەم ئەگەر بێن لە لای من فێرە علم و زانستان دەکەم. پێنج لەو گەنجانە هاتن، کاتێککە بە خزمەت شێخ عەبدوڵڵای یاسین گەیشتن زۆر دڵخۆش بوون. ئیتر ئەو گەنجانەمانەوە لای و دەستیان بە دەرس خوێندنێ کرد، دەستیان بە لەبەرکردنی قورئان کرد. پاش چەند مانجێک قەناعەتیان هات کە ئەبێ ئێمە ئیش بکەین لە خزمەت ئەو شێخە و دەست بکەین بە دەعوەی ئیسلامی. بۆیە شێخ گوتی بڕۆن هەر پێنجتان ماڵ و منداڵی خۆشتان بینن وەرنە ئێرە و بۆ خۆتان لێرە لە دەورا و پشتی ماڵی من هەر یەکێک کوخێک بۆ خۆی بکاتن. فعلا ئەو پێنج گەنجە ڕۆیشتنەوە، ماڵ و منداڵیان هێنا، ئەوانە لە تەنیشت ماڵی شێخی هەر یەکی کوخێکیان دروست کرد و ئیتر بەردەوام لە خزمەت شێخی ئەن خوێند. پاش ئەو پێنجە شێخ نامەی بۆ پێنجیتکە نار، پێنجیتکە هاتن، پاشان پێنجیتکە هاتن، پاشان پێنجیتکە هاتن، بەردەوام شێخ لە دوو گەنج و لاو ئەوانەی کە خێریان پێوە بوو لە دووی دەناردن حتا عەدەدیان گەیشتە 100 کەس. 100 کەس بە ماڵ و عائیلە لە خزمەت شێخیدا بوون و شێخیش بەڕاستی
ئەوەی لە لای بوو لە علم و لە زانست هەر هەمووی فێرکردن. ئەوانە بە خلالی 4 ساڵی بوون بە 1000 ماڵ، بە 1000 ماڵ، و ئەو 1000 ماڵە بەڕاستی شێخ منهەجێک و دەرس و دیراسەیەکی زۆر غەریبی لە بۆ دانابوون. یەک دەبایە هەموو قورئان لەبەرکەن، 2 دەبایە هەموو شەو نوێژ بکەن، 3 ئەبایە بەڕاستی دووشەم و پێشەمان سونەتی ڕۆژوو بگرن، 4 دەبایە بۆ خۆیان بسن ڕاو بکەن لە ناو غاباتەکانی سەنیغاڵ بۆ بەدەستهێنانی لوقمەیەکی حەڵاڵ. ئەوە نەبوو ئەو بەخێوکە و ئەویش ئەو بەخێوکە، نەکرد بۆ خۆیان هەر کەسێک کە لە خزمەت شێخیش دەیان خوێن، بەڵام بۆ بژێوی ژیانی خۆی و ماڵ و منداڵی ئەبایە بچن ئەوە 2 3 5 دەچون بۆ خۆیان ڕاویان ئەکرد و لەو باغ و لەو بێستا لەو باغ و غاباتەدا ڕزقی خۆیان ئەهێناوە و دەرخواردی ماڵ و منداڵەکانیان ئەدا. بەو 4 ساڵە بوون بە 1000 کەس، و شێخیش ئەو حەدیسە و ئەو فەرمایشتانەیانی فێر دەکرد کەوا بەڕاستی هەر کەسێک لە ڕاهی خوا حەڕەسیات بگرێ و ڕیبات بگرێتن، ئەوە ئەجر و پاداشی لە لای خوا زۆر گەورە. بۆیە ئەم مەجموعە ناویان لێنرا المرابطون. المرابطون، مرابط ئەو کەسەیە کە ئێشک ئەگرێ، حەڕەز ئەگرێ بۆ ئەوی مسلمانەکان و برایەکانی خۆی بپارێزی لە هەر هجوومێک و لە هەر تەعەدا و لە هەر دەست درێژیەکدا. قەدەری خۆی گەورە پاش ئەم 4 ساڵە ڕئیسی یەک لە عەشیرەتەکان کە عەشیرەتی لە تونی بوو، ڕئیسێکیان هەبوو ناوی یەحیای کوڕی عومەری لە تونی بوو. سبحان الله، ئەمە ئیسلام بوو و ئیعلانی ئیسلامەتی خۆی کرد و بەگەر شێخ عەبدوڵڵا یاسین کەوت. طبعا عددی ئەم قەبیلەیە 7000 کەس بوون، عددی ئەم قەبیلەیە 7000 کەس بوون، ئەوانیش بۆ خۆیان 1000 بوون بە 8000. ئیتر بەڕاستی شێخ بەخۆی تدریبی دەدان، تدریبی عسکەری و ڕاهێنانی عسکەری سبحان الله عایدی شێخی بوو و دەرسیشی پێدەگوتن و ئەوانەی کە پێی گەیاندبوون لەو مەجموعە تەلەبانی کە لە بیدایەتی عمری کە چوونی لە بۆ سەنیغاڵ لەگەر شێخی بوون، ئەوانش بەڕاستی توانیان ئەو 7000 کەسە ئیسلامێکی زۆر جوان و پوخت و دوور لە هەموو شرکیات و بیدعەتێک فێری ئەم مسلمانانەکەن. پاشان ماوەیەکی تری پێچ و سبحان الله خوا بەرەکەتی کردەوە و هەموو قەبیلەی جودالە بەگەر شێخ عەبدوڵڵا یاسین کەوتن. هەموو ئەم قەبیلەیە ڕێک ئەوەی مابوو خراپەکان کە مردن یان ڕۆیشتن یان ئەوە تا ئەوانیش تۆبەیان کرد و خوا هیدایەتیدان، هەموو قەبیلەکە بەگەر شێخ کەوتنن و عادەدی مرابطون و عددی ئەتباعەکانی شێخ عەبدوڵڵا یاسین بوو بە 12000 کەس. ئەلێرەدا شێخ هەستا دەستی پێکرد، ئیتر ئەبێ داوای ئیسلامی بکرێ، دەبێ ئەو تەلەبانەی کە دایناون و فێری کردوون ئەبێ ئەوانیش لە ناو هەموو قەبیلەکانی شیمالی ئەفریقیا و بە تایبەتی لە ناو سەهانجەکان و بە تایبەتی لە ناو بەربەرەکان بەڕاستی ئەبێ ئیسلامەتی جارێکی تر لە بۆیان شەرح بکرێتەوە، لەبەرەوەی بەڕاستی ئەوانە دووریان لە عولەما، دووریان لە شەریعەت زۆر تووشی بێشەرعی و لادان لە ئیسلام و تووشی شرکە و بیدعەیەکی زۆر بوونە. جا بەڕاستی ئەوە بوو شێخ عەبدوڵڵا یاسین بەڕاستی توانی ئەو ماوەیە دەست بە داوایەکی جوان بکە و هۆز و قەبیلەکانی شیمالی ئەفریقیا زۆر بگەڕێنتەوە سەرزادەی ئیسلام. یەک لەو هۆزانە هەرگەڕاوە، یعنی کە قبولیان نەکرد کە شێخ عەبدوڵڵا یاسین نسحەتیان بکە یان ئامۆژگاریان بکە یان بێتە ناویان کە ئامۆژگاریان بکە و بۆیە ئەوان یەکسەر دەستیان کرد شەڕیان لەگەر شێخ عەبدوڵڵا یاسین و ئەتباعەکانی کرد کە پێیان دەرێن المرابطون. ئەلێرە هەرچەندە تەلەبەکانی و ئەوانەی کە لەگەڵی بوون طبعا گوتیان یا شێخ پێمان خۆشە چۆ جەنابن نێشتەڕەکە. طبعا بە ئەوەم لەبیر نەچێ ڕئیسی عەشیرەتی لە تونیەکان کە ناوی یەحیای کوڕی عومەری لە تونی بوو، پاش چەند ڕۆژێک مرد، پاش ئەوەی کە بەخۆی و بە هەموو
قەبیلەکەی و هاتن و خۆیان تەسلیمی شێ کرد و تۆبەیان کرد و ئیعلانی ئیسلامەتی خۆیان کرد. پاش ماوەیەک سوبحان الله مرد، ئیتر گەورەی ئەو عەشیرەتە تازە شێخ وەریگرت. شێخ عەبدوڵڵا یاسین بۆ خۆی بووە گەورەی ئەو هەموو عەشیرەتە و ئەوانەشی لەگەر بوون و هەموو جودالیەکان و سەهانجەکانیش کە هاتن کە عەدەدیان بوو بە 12,000 بۆ خۆی قیادەی ڕوحی و عەسکەری و فکری و ئەم خەڵکەی دەکرد. بۆیە شێخ بەخۆی حەزی کرد کە بەڕاستی بستە ئەو شەڕە و لەگەر ئەو قەبیلانە شەڕ بکە و نێنیتن کە بەڕاستی ئەوانە بێن تەعەدا لە مرابیتونەکان بکەن یاخۆد ئەوانە زوڵمیان لێ بکەن. بۆیە هەستا شێخ لەگەڵیان بەشداری ئەم شەڕە کرد. بەڵام قەدەری خی گەورە کاتێک کە شێخ خۆی دەگۆڕی و خۆی دەپێچای و جچی ئەسکەری لەبەر دەکرد بە قوتابیەکانی گوتی وا هەست پێ دەکەم من لەو شەڕەدا شەهید دەبم و ئێوە نابینمەوە، بەڵام وەسیەت دەکەم لە پاشە من لێ نەگەڕێن ئەو داوەیە ئەم سەحوەیە ئەو دینە مبارەک کەس ببێ و بەکو دەبێت لە پاشە من بەڕاستی ئەم دینە بەردەوام تەبلیغات و بەردەوام داوای لەبۆ بکەن. فعلا قسەکەی شێخ عەبدوڵڵا یاسین دەرچوو کاتێکە بەشداری شەڕەکەی کرد. سبحان الله لە ئەسنای شەڕەکەدا شێخ عەبدوڵڵا یاسین شەهید بوو و وەسیەتیشی کردبوو ئەگەر شەهید بم لەو شوێنم بنێژن کە لەوێن دەربەردەبمەوە و ڕوحم دەردەچێت. مەمهینەوە ئێرە بەڵکو لە ساعی معرەکەکە لە شوێنی شەڕەکەدا لەوێ بمنێژن. وفعلا کاتێکە مسلمانەکانی مرابیتونەکان بەسەر ئەو هۆزە کەتن و لێیان بردنەوە و زۆریشیان لێ کوشتن، باقی تر ئەوەکانی تر تەسلیم بوون، ئیتر شێخیان لەو شوێنە شاردەوە کەوا لی شەهید بووە. جا با بزانین ئەوانە لە پاش شەهیدبوونی شێخ چیان بەسەر هات، چۆن توانیان لە پاش ئەوەی کە شێخ شەهید بوو ئەوانە خڕ ببنەوە و جارێکی تر دەست بە داوای ئیسلامی بکەنەوە و ئیسلامەتی بگەینن بە 7 دەوڵەتی ئەفریقی. ئەمە چۆن بوو؟ چێ لە پاش شێخ عەبدوڵڵا یاسینی بەم کارە هەستا و بە چ شێوەیەک دەستی بە داوە کردو و ئەوانەی گەیاندە قیممەی دەسەڵات و قیممەی گەورەی و سەربەرزی. ئینشاءڵڵا لە حەڵقەکانی داهاتوو و بەردەوام دەبین. هێشتان زۆرمان ماوە تەواو بین تاکو دیدار. بەخوای گەورەتان دەسپێرم. السلام عەلەیکم ورحمة الله وبركاته.